بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. بەڕێزان و خۆشەویستانم، ئێمە لە خزمەت کتێبی نازدار و نایابی ئەلئەذکاری ئیمامی نەوویە ژیان ئەبەینە سەر. زۆرێک لە ذیکرەکانمان باس کردووە، تایبەت ذیکرەکانی خەو بە دوور و درێژی باسمان کردووە. ئەمڕۆ ئیمام بابەتێکی تازەمان بۆ باسەکە. ئەگەر کەسێک لە خەو ڕاچڵێکی کوتوپڕ ترسا خەمێک دای کرد چی بکەیان؟ طبعا حاڵەتێکمان هەیە لە خەوە سبحان الله، وەکو عەرزم کردن خەو نیعمەتێکی زۆر گەورەیە و سەفەرێکی زۆر دوور و درێژی ئینسانیشە. نیعمەتی خەو زۆر گەورەیە، هەندێک جار سبحان الله خوا نیعمەتەکە لێ وەرەگرێتەوە، خەوت لێ ناکەوێت. چی بکەین؟ ذیکرەکانمان باس کرد. هەندێک جار خەوی ناخۆشە بینی، چی بکەین؟ ذیکرەکانمان باس کرد. هەندێک جار لە خەو ڕاچڵی زوو خەبەرتە بێتەوە، ڕاچڵی ئەترسی، هەم حاڵەتە چی بکەین؟ ئیرشادی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم بۆ ئێمە چییە؟ یعنی چ جۆرە ذیکرە بخوێنین؟ ئەزانن چەند کەسەیە گیرەخوا بەدەست مناڵەکەیەوە، گیرەخوا بەدەست خۆیەوە، خەوی لێ زوو خەوی لێ تێکە چیە؟ ڕاچڵێکی خەوی لێ ناکەوێتەوە. ئەفەرمێ عەمری کوڕی شوعەیب لە باوکیەوە، ئەویش لە باپیریەوە کە باپیری سەحابەیە، ئەفەرمێ پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم فێری کردین کاتێک کە لە خەو ڕاچڵەکین و ترساین، حاڵەتێکی وامان بۆ دروست بوو، ئەم کەلیماتانە بڵێن ئەعوذ بکەلیمات الله التامات من غضبه وشر عباده. دەرسەکانی پێشوو بە درێژی تەفسیل ئەم فەرمایشتەمان لێک داوەتەوە. اللهم يعني توڵێ ئەعوذ بکەلیمات الله التامة، پەنا ئەگرم بە کەلیماتە تەواوەکانی خوا جەل جەلالوه لە تووڕەیی خوا، پەنا ئەگرم لە شەڕی عەبدەکانی خوا، عیبادی خوا زۆر لە جین و ئینس، ومن هەمەزات الشەیاطین، پەنا ئەگرم بەوەی کە شەیاطینەکان زەفەرم پێبێن، شەیاطینەکان وەسوەسەم بۆ دروستکەن، شەیاطینەکان دەسم لێ بوەشێنن، وئەن یەحضڕون، پەنا ئەگرم بە کەلیماتی تامە کە شەیاطین لە دەورم کۆبنەوە. ئەفەرمێ ئەم فەرمایشتەی فێر ئەکردین پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لەسەر ئەوەی کە ئەگەر لە خەوە ڕاچڵەکین ترساین، ئەم فەرمایشتە ئەمە عیلاجی ئەو کەسانەیە کە خەبەریان ئەبێتەوە یان زوو ڕاچڵەکێن، ئەم فەرمایشتە ئەبێتە مەرهەمێکی زۆر گەورە بۆ ئەو برینە. عەبدوڵڵای کوڕی عەمر ئەفەرمێ هەر کەسێ لە مناڵەکان ئەگەر عاقڵ بووە بیزانێەوە فێر ببووایە، ئەمەی فێرە کرد. ومن لم يعقل، ئەویان کە عاقڵ نەبووە کەتەبەه ئەینووسیەوە و فعلقه عليه، هەڵی ئەواسی بە مناڵەکە. ئێمە بابەتێک لێرە مەجبورین باسکەین عەزیزانم. ئێمە دوو جۆر دوعامان هەیە لە کۆمەڵی فەرمایشتە هاتووە، نەهی کردووە لەوەی کە تەمیمە هەڵواسرێ، شتێک لەو دوعایانەی کەوا ناشەرعین ئینسان بەخۆیەوە هەڵیان واسێ. لە هەندێک ڕوایەتیشا باسی ئەوە کراوەکە ئەم دوعانە هەڵبواسرێ. عولەما لە مەسئلە اختلافێکی گەورەیان بۆ دروست بووە. هەندێک فەرمویانە دروستە گەورە و بچووک مناڵ و گەورە سەواء بزانێ یا نەزانێ، هەندێک لە ئاەتی قورئانی ئەگەر نووسی و هەڵی واسی بە مەرج و شروطی خۆی طبعاً ئەبێت دەستنوێژی هەبێ، کەسەکە پارێزراوی کابی پارێزێ، ئەو مەرجانەی کە پێشتر عەرزم کردوون لە نووسینی ڕوقەی شەرعیە ئەبێ بێتە دی. بەڵام مەسەلەی هەڵواسینەکە ئەمڕۆ باسەکەم. ڕوقەی شەرعی عەرزم کردن کە سێ مەرجیتیایە. یەکەم ئەبێ بە عەرەبیەکی پوختی جوان نووسرابێ، لە ئاەت و حەدیث تەجاوزی نەکردبێ، ئەو دوعانەیە لە فەرموودە هاتبێ، لە قورئان وارد بێ. سێهەم ئەو کەسێک کە هەڵیەگرێ ئەعتیقادی بە وەرەقەکە نەبێ، ئەعتیقادی بە بەرەکەتی قورئان هەبێ یا بەرەکەتی فەرمایشتی پێغەمبەری خوا بێ صلی الله عليه و آله وسلم. ئەو پێشتر باسم کردو، ئێستا باسی هەڵواسینەکە ئەکەم. ئایا دروستە کەسێک دوعا هەڵواسێ یان نە؟ عولەما سێ ڕەئیان لەم مەسئلە هەیە. ڕەئیەک پێی وایە جائیزە بەم دەلیلە و چەندین دەلیلی تر کە ئەو شتانەی کەوا شەرعین سەواء گەورە بێ یا مناڵ ئەتوانێت بەخۆیەوە هەڵواسێ. ڕەئی دووهەم، ڕەئی ئەوهەیە تەنها مناڵ ئەتوانی ئەمەی بۆ هەڵواسی، گەورە ناتوانی بۆ هەڵواسی. ڕەئی سێهەم پێی وایە نابێ نەبۆ گەورە نەبۆ مناڵ هەڵبواسی. هەر سێکەشی ڕەئی خۆی هەیە و ئەدیلەی خۆی هەیە و دەلیلی خۆی هەیە لەسەر شتەکان. بابەتێکە مایەی اختلافە لە بین عولەمایانە، ئەوەی کەشتی ناشەرعیتیان نووسرابێ گومانیتیان یەکە دروست نییە. ئەوەی کە لە قورئان و سونە نووسرابێ ئەم سێ ڕەئیە لەسەری هەیە کە عولەما باسییان کردووە بە تەفسیل لە کتێبەکانی خۆیانە.
هەر کەسەش وجهە نظری خۆی هەیە هەر کەسە ڕێی و ئیجتیهادی خۆی هەیە هەندێک مەسەلەن وتویان ئەمە لە بەرەوەی وردە وای لێ خەڵکی اعتقادی بەم وەرەقە بێ اعتقادی بەخوا نەبێ بەرەو بابی شرک و ئەوانە ئەڕوا وتویانە منعیەکەن بە کولی لە بابی سەدی ذەرایع هەندێک فەرمویانە مادام ئەدیلە هەیە مشکلەیەکمان نییە ئەدیلە مادام لەم مەسئلە هەیە قەچیەکە با ئینسان مەسەلەن مناڵەکەی کاتێک کە حاڵەتێکی بدروسە بێ ئاەتێک ئەنووسێ لەسەر هەندێکی تر مەسەلەن حتا کە لە متەشەددین ئایا نووسینەوەی قورئان بە کەسەوە یا نووسراوە بە شتێکەوە هەڵگیراوە یا خوێنراوە بەسەر ئاوەکە و خوراوەتەوە ئایا کراوە بەڵێ کراوە لە زاد المعادا بە تەفسیل ئیمام ابن القیم باسی کردووە خۆ ئەو شتانە مەسەلەن ئەدیلەی قورئان و سونەی لەسەر نییە بەڵام ئەمە ئیجتیهاداتی عولەمایە مەسەلەن پیاوێکی وەکو ئیبن تەیمیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە زاد المعادا بەرگی چوار باسەکە ابن القیم ئەفەرمێ هەر کەسێ خوێنی لوتی بەر ئەبوو يكسر للنوتشواني آياتي وقيل يا أرض ابلعي ماءك ويا سماء أقلعي وغيض الماء وقضي الأمر واستوت على الجود أنوسي خانك واستايو ابن القيم رحمة الله عليه فرمى من يجنوسي واستايو مجرب علماء مجال كتاب الشريعة وتنوسيني دعاء آية دروسته بلى هل واسيني آية دروسته طبعا بمرج شروطي خوي بلى لم أم فرماشته أواني كفرمي أنا بو منال دروسته بو جورة دروسني وتنا شوكا جورة خوي بخيانه بسر خويا باشا وواي تعليم داين بيغمري خوا صلى الله عليه وآله وسلم إمش أزانين ابن القيم رضا ورحمة خواه لبي أما أفرمي باش ترين دنگ بو أي كاريگري لسل لا شيتوه بلا الشفاء دنگ خوته دواتر دنگ قرينك كي زور نزيك ليتو مثلا دايك بو منال باوك بو منال براو برا جاري وای دو برا بينيان زوزو خوش أميان دعا بو أيان خوينه دنگ كي منسجمة لقل يا سبحان الله أبيت ما يشفى دور رفيق زور يكتريان خوشه أو دعاء بو أكا هند جارنا وكو أصحاب رسول الله صلى الله عليه وآله وسلم لشوينك كسيق لديق بو رواية كم بجاري بتفصيل بو باس كردن هات سورة فاتحة بسر آخرين كسي كتير بو كسي كتير آخرين هر دروست مسألة هالواسي نكش آية منالو قورة جياوازكي تشيه جياوازكي زانين ونزانين آية أو كسر رقية شرعية كأزاني يا نازاني أجر نيزاني لجورو من الوكو يك مساوية هندك فرمان حتى أجر بشي زاني حتى أجر لك حالتك كسك بزاني هر دروسته تعليقي آيات يعني فرمايشتي في غمري خوا صلى الله عليه وسلم لسر كسيك بمرج شرط كان يخوي بين دي شرط كان أو بارزرا بتشكي أما ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب أو كسيك تعظيم الشعائر إخواك لا ضليا ولا ضليا أبي أم ورقيك بوي نسرا آياتي قرآنيتي أبي بزانة شوني هلا أجري شن رزي لي أجري شن بأدب بري أجولته شون بدزنيج وتعاملي لقلا أكان هم مرجكاني تيابي تدي لسر رأي أوزانا أنا بلا درست همان رأي كاني تري شيء كعرزم كرت للرواية اكتراهات وبياوك هات خدمة بيغمبريان صلى الله عليه وآله وسلم وتزوز الرأس لكم لخوا نازنم شبك فرمي كاتت شوي تسر جيغاكت هرسل لإوارة يكسر بله أم دعاء أعوذ بكلمات الله التامة من غضبه ومن شر عباده ومن همزات الشياطين وأن يحضرون أو يكبيشتر عرزم كذن أو روايتي فير كذن واتا دور رواية لما مسألة هاتوا الله بياوك هات أمي خنت فذهب عنه أو حالتي إنما بهمو أو كسانيك لخوزوز الرأس لكيان بيست أم فرمايشتي بيغمري خوا صلى الله عليه وآله وسلم أم دعاء لبركن وأم دعاء بخيان هتاكو رزقاري النبي خواهي جان داوال لي أكن بناوي جواند بصفتي برز باسم عظمت أم كلماتنا من لقبولك ببركتي أم فرمايشتاني بيغمري خوا صلى الله عليه وآله وسلم دنيا ما روشن كروا ناوغور ما روشن كروا آخرة ما روشن كروا خواهي داوال لي أكن برحمته كرمي خود ببزي خود يا ربي خواهي جان ما يرى لو عبداني كذكري تو زور أكن شوانيان روجيان پر لذكر يادي تو خواهي تو خود بمان بارزة لشر شياطين لشر إنس خواهي داوال لي أكين همو أويك بسرمانايا لبلاو مصيبة خواهي تخفيفك لسرمان درقاي خير من لقل بلاو مصيبة كان بسرا ببارنا يا رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول لقناه مني شو أوجبوري خواهي لمن قبولك